وەک لای هەمووان ئاشکرا پرۆسی هاوسەرگیری لە ناو مجتەمەعی ئێمەدا بە شێوازی جۆرا جۆر پێشوازی لێ دەکرێت و ڕۆژێکی گرنگ و مێژوویە لە ژیانی بنەماڵە و هەردوو بنەماڵی بووک و زاوا و کوڕ و کچەکەش. بەڵام ئێمە ئەم جاریان ویستمان پێشوازی لەم بۆنەیە بە جۆرێکی تر بکەین و پیرۆزکردنی ئەم ڕۆژە بەبەخشینی لەلایەن هەر بنەماڵەیەکەوە کە بنەماڵی کاک حاجی تۆفیق خاوەنی گروپی کۆمپانیەکانی قەیوان باوکی هاژەخان 100,000 دلاری بەخشیە خەستەخانەی هیوا. بنەماڵی کاکسێنی مەلاساڵحیش کە باوکی زاوا کاکاروخە 100,000 دلاری تریان بەخشیە خەستەخانەی هیوا بۆ پیرۆزکردنی بۆنەکەیان. لە جیاتی پرۆسەی گواستنەوە و شەکرا و خواردنەوە و ئەو جۆرە کارانە کە پارێژی تێدا سەرف دەکرێت بەڕاستیەکەی جێی خۆی ناگرێ بە باشمانزانی ئەم نەریتە دروست بکەین لە ناو کۆمەڵگادا کە لە جیاتی ئەو پارە سەرفکردنە بۆ جۆرە شتانەی کە هیچ جێگایەک ناگرێ بەشداری بکەین لە کەمکردنەوەی معاناتی نەخۆشێک لەم خەستەخانەیەدا. کارێک نییە بە بڕەپارەکە بنرخێنرێت، کارێکە وەکو تەجروبەیەکی تازە، وەکو کارێکی لێپێشینە کە ئەم دوو بنەماڵە بەڕێزە کە ئەم دوو بکوزاوە بەڕێزە بڕیاریان لێداوە دیارە لە هەستکردنیانە بە معاناتی نەخۆشەکانی هیوا لەوە شەوە کە هەستیان کردووە کە نەخۆشانی ژێرپەنجە شێرپەنجە لە هەموو جیهاندا تەنها بە حکومەت بەڕێوە نابرێت.